لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. اللهم افتح لنا أبواب رحمتك وألحقنا بالصالحين. اللهم علمنا ما ينفعنا وانفعنا بما علمتنا وزدنا علما وفهما في الدين. اللهم اغفر لنا ولوالدينا وللمؤمنين يوم يقوم الحساب. خۆشەویستان لە بەرنامەیەک نوێ بەرنامەی پێشەنگ بوون کە بەرنامەکەمان تایبەتە بەوەی کە چۆن دەتوانین کەسێکی پێشەنگی صالحی خاوەن پەیام دروست بکەین. چونکە بەڕاستی لەم سەردەمە دەبینین چەندەها کۆمەڵە چەندەها کەس دەبینین زۆر بەناوبانگ بووە. بەڵام ئەو بەناوبانگ بوونە نەبوویتە هۆی ئەوەی کەسەکە کە خاوەن پەیام بی یان کەسێکی صالح بی لەوانەیە زەرەری زیاتر بین لەوەی کە ئەو ناوبانجێ بەدەستی ناوە بوویتە هۆی کێشە، بوویتە هۆی دەردەسەری، بوویتە هۆی دەرد لە بۆ موسڵمانە. ئێمە دەمانوێت کە لەم بەرنامانەی کە باسمان کردیەوە 56مین بەرنامەیە کە هەمووی تایبەتە بەوەی کەسێکی پێشەنگی صالح، چونکە گومان تێدا نییە کە هەموو جیهان پێویستی بە پێشەنگە، هەروەها ئەگەر بێت و هەر شوێنێکی بە تایبەت وەرگرت پێویستی بە پێشەنگە، چونکە خەڵک حەزیان لە کەسێکە کە تەقلیدی بکەن، حەزیان لە کەسێکە کە چاوی لێ بکەن. تۆش ئەگەر بێت و کەسێکی پێشەنگی چاکن نەبی کەواتە ئینسانەکان پێشەنگی خراپ هەروەها پێشەنگی خراپ دەکەنە چێ دەکەنە پێشەنگی خۆی بە شێوەیەک لە شێوەکان بەرەو دەردەسەریان دەبن. بۆی دەبینین ئێستاکە کۆمەڵە گەنجمان هەیە، کۆمەڵە گەنجان کە شوێنکەوتووی کەسێکن یان شوێنکەوتووی چەند کەسێکن، ئەم کەسە بەناوبانگ بووە، کەسەکە خودی خۆی ئەم کەسەی نەدیتیان، تەنها لە سۆشیال میدیا دیتی ئەم کەسە قسەی دەکە بەو شێوێ و ئینجا بوویتە هۆی ئەوەی کە ئەم کەسە تابی ئەم کەسە زلەوی خۆی تەسلیمی ئەم کەسە بکە، بێ ئەوەی بیناسی، بێ ئەوەی بکۆڵتەوە ئەم کەسە چێیە، ئایا علمەکەی لە شێ وەرگرتیە، لە شوێنێک بووە بە شێوێک ئیش دەکات، مەبەستی چییە لەو ئیشانەدا. چونکە بەڕاستی مەسەلەی پێشەنگدا ئەم سەردەمی فیتەنە، سەردەمی ئاشوبوو ناخۆشیە. ئینسان دەبێت مسلمان دەبێت زۆر زیرەکانە بیر بکاتەوە، نابێت شوێنکەوتووی کەسێک بی ئیلا دەبێت بگەڕێتەوە تاکو سەردەمی منداڵیشی بزانی، سەردەمی منداڵی و گەنجی تاکو ئێستاکە چۆن بۆ چۆن ژیایە. ناکرێت تۆ ئیتیباعی کەسێک بکەی ژیانی هەموو دژی مسلمانان بۆ تەنها بە مجەڕەتدا کە لە پاش ئەوەی خوای پەروەردگار هیدایەتی دایە و ئەو خوای پەروەردگار لێی قبوڵ کە ئەم هیدایەت و ئەم تۆبەیە. بەڵام دەبی مسلمانە لەم جۆرە ئینسانانە بە حەزەر بن، ئایا بیانکەنە پێشەنگ، ئایا دەکرێت ئەم جۆرە کەسانە بکرێتە پێشەنگ لەم سەردەمە بە تایبەتە. بەڕاستی ئەوە جێگای پرسیارە. هەروەها کەسێکە کە دیتان حافظ قورئانە و هەروە علوم و حەدیثی لەبەرە و بابە بوخاری و صحیح بوخاری و ئەو بابەتانە لەبەر خەریزی فلان و فلانە لێ بکۆڵەوە. مامۆستایەکانی چییە؟ تاکید بە لە شوێ خوێندیە بە شێوێ خوێندێ تەسکیەی چەند کەسێک پێویستە لە بۆ ئەوەی تۆجێ لەو مامۆستایە بگری. ناکرێت هەر کەسێک لە سۆشیال میدیا بەدەرکەوتو ببتە مفتی دێر زەمانە. ناکرێت. بۆ ئێمە باسی ئەو پێشەنگ دەکەین کە پێویستە تۆ پێشەنگی چاک و خراپ لێک جودا بکەینەوە. هەروە کاتێکی دێ دەبێت پێشەنگێکی چاک بە. وەکو لە بەرنامەی ڕابردوو باسی پەیوەندیەکانمان کرد کە پێویستە ئەم کەسەی دەبتە پێشەنگ دەبی پەیوەندیەکانی تونند و تۆڵبی کە گوتمان پەیوەندیەکانی لەگەر خودی خۆی، پەیوەندی لەگەر خەڵک بە شێوەیەکی گشتی، پەیوەندی لەگەر دەسەڵات خاوەن دەسەڵاتەکان واتێ نەگە مەبەستمان حکومەتە، مەبەست خاوەن دەسەڵات، خاوەن نفوذ ئینجا دەسەڵاتێک هەیە، دەسەڵاتێکی زانستی هەیە یان دەسەڵاتێکی مادی هەیە یان دەسەڵاتێکی ئەو بابەتی حکومەت و ئەو بابەتانەش دەچێتە ژێر ئەم شتە. هەروە پەیوەندی مرۆڤ لەگەر دۆستەکانی، هەروە پەیوەندی مرۆڤ لەگەر دژمنەکانی. یەکەم خەڵکە باسمان کرد کە چۆن ئینسان پەیوەندیەکانی لەگە خۆی ڕێک بێخی، کە گوتمان یەکەم شت باسمان کرد کە لە بەرنامەی پێشوودا باسی ئەثیقەت بالنەفس، باسی بڕوابوون بە خۆمان کرد کە گوتمان ئەم بڕوابوونە نەبتە هۆی ئەوەی زیادەڕەوی وبتە هۆی کیبر دروست بکە. وەکو لە ئیسلامیشدا کە پێغەمبەر صلی الله علیه وسلم حەدیثێکمان باس کرد کە پێغەمبەر صلی الله علیه وسلم دەری ئینسان نابی لا تەکون ئیمعەتەن، ئیمعەنی کەسێکی ضعیف و لاواز لە خودی خۆیدا ئەگەر بێت و لەگەر خەڵک كنا نخوض مع الخائضين، خەڵک چۆن بێ ئەوا دەبێ. هەروەها کاتێک المؤمن القوي خير وأحب إلى الله من المؤمن الضعيف، ئەو مؤمنە قویە بەبەسمان ئەو جۆرە بابەتێ نەک جۆرێک کە ببتە هۆی ئەوەی تەنها فوو لە دەبدەبەکردن بێ کەسێکت بۆ دروست بکە
کە تەنها پێک هاتبی لە شتێکی وەهم مە باسمان کرد کە بڕوابوون بە نەفس بڕوابوون بە خۆت لەم کاتە نەبی بڕوابوون بە خۆت کە تۆ شتێکت هەیە کە شتێکت هەیە لەسەر ئەساسی ئەم شتە بڕوابوونت بەخۆ هەبی نەک هیچ شتێک نەبی وا بڕوات هەبی ئەم شتانت هەیە کە تۆ گەنجێک وا دروست بکەی کە صیفەتی قائیدی تێدا یان صیفەتی پێشەواتی تێدایە ئەم بابەتانە بەڕاستی دەبتەوە ئێوە ئینسانێکی ئینسانێکی لار و هەروە ئینسانێکی نخۆش دروست بکەی ئینسانێکی نخۆش دروست بکەین کە لە بەرنامەی ئەمڕۆدا باسی تەحەکم بالذات ئایا چۆن دەتوانیت دەسەڵات بەسەر خودی خۆت بگری هەرچەندە ئەم وشەیەکی پەیوەندی کە تەنمیەی بەشەریە وەکو گۆتمان ئێمە تەنها مستەلاحەکان بەکاردێنی بەڵام مستەلاحی شەرعیمان هەیە مستەلاحی شەرعیمان هەیە کە عولەما بەکاریان هێنایە کە عولەما بەکاری هێنایە ضەبط النەفس چۆن دەتوانی نفسی خۆت ضەبط بکەی چۆن دەتوانی کە کۆنتڕۆلی نفسی خۆت بکەیت کاتێک دەمێنین کە پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێک دەفەرمووی لەیسە الشەدید بالسرعة باشە کە شەدیدی و ئازایەتی ئەوە نییە إنما الشديد الذي يملك نفسه عند الغضب بەڵکو شەدید کەسێکی ئازا و کەسێکی تند و تۆڵ و هەروها بە قووەت و بەدەسەڵات کە ئەو کەسەیە الذي يملك نفسه عند الغضب ئەمە ڕاستەوخۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم باسی دەکا باسی ضبطی نفس دەکا باسی ضبطی نفس دا چۆن دەتوانی کۆنتڕۆلی عقلت بکەیت چۆن دەتوانی کۆنتڕۆلی نفست بکەیت چۆن دەتوانی کۆنتڕۆلی عاتیفەت بکەیت چۆن دەتوانی کۆنتڕۆلی مەعیدەت بکەیت چۆن دەتوانی کۆنتڕۆلی دەست و پێت بکەیت ئەمە هەموو پێدرێنە ضبط نفس چەندەها ئومور هەیە کە خۆی پەروەردگار حرامی کردووە لەسەر ئینساندا ئەگەر بێت و ئینسان ضبطی نفسی نەبی چۆن دەتوانی دوورکەوتە لەو حرامانە بۆیە کەسی پێشنگ دەبێت تەحەکم بالذات بکە دەتوانی خۆی دەسەڵاتی بەسەر خودی هەڵسوکەوتەکانی خۆی هەبی هەڵسوکەوتەکانی هەبی بۆیە کاتێک دەبینین کە سوورەتی ئالی عیمران کە خۆی پەروەردگار وسارعوا إلى مغفرة من ربكم وجنة عرضها السماوات والأرض أعدت للمتقين كباسي پێش بڕچی ئەو بابەتان دەکە خۆی پەروەردگار إلى مغفرة من ربكم بۆ بەدەستهێنانی لێخۆشبوونی خۆی پەروەردگار وجنة هەروە لە بۆ چیش لە بۆ جەنەت ئەگەر بێت و ئینسان طالبی مەغفیرەتی خۆی پەروەردگار بوو کە خۆی پەروەردگار لێمان خۆش بی ئەوە جەنەتەکە مسۆگەرە وەڵا چ جۆرە جەنەتێک عەرضها السەماوات والأرض کە عەرضەکەی چییە پانتایەکەی کە سەماوات والأرض أعدت للمتقين لەبۆ کۆمەڵە کەسێک دانرێت کە کەسێکی متقی یانە متقی کە ئەو کەسێ خۆی ضبط دەکات نفسی خۆی دەپارێزی بۆیە یەکەم صفت الذين ينفقون في السراء والضراء بەڕاستی مەسەلەی نەفەقەکردن کە بەخشین لە خۆشی و ناخۆشیدا کە کۆنتڕۆلکردنی دەوێت دەسەڵات بەسەر خۆی دەبیت تۆ ئەو پارەت پێیا کردووەرە بیبەخشە کەمە زۆرێکە دەسەڵاتە بەسەر خودی نەفسدا کە نفسی ئینسان چۆن دەتوانێت ئەو نفسی وەلێ بکەی ببەخشی والكاظمين الغيظ خۆی پەروەردگار لێرە باسی ضبطی چ دەکا ضبطی کەظمی غەیظ دەکا کە ئینسانەکە شایانە لەو مەقامەی تووڕە بی شایانە لەو مەقامەی کە زۆر هەڵسوکەوتێک بنوێنی بەڵام والكاظمين الغيظ والعافين عن الناس کە کاتێک تۆ کەظمی غەیظ دەکەی کە ضبطی نفسی خۆ دەکەی ئەو ڕکلێبوونەوە یا ئەو تووڕەبوونەوەی دەخۆیەوە هەرچەندە لە ناخەوە تووڕەی هەرچەندە تووڕەی بەڵام ئەم تووڕەی دەرنابڕی بە جۆرێک لە جۆرەکان کە دێی تۆ کۆنتڕۆلی دەکەیت دەسەڵاتە بەسەردا دەبی ئەم زۆرە صیفەتی چێە أعدت للمتقين صیفەتی متقیانە هەروەها کاتێک پێغەمبەر صلی الله عليه وسلم شەدید چێ ئەو کەسەی ئازا و بوێر و دەسەڵاتی بەسەر خۆی هەیە الذي يملك نفسه عند الغضب بۆیە کەظمی غەیظ بەڕاستی لەم سەردەمە زۆر پێویستە زۆر جار ئینسانەکان لە سەرنجامی هەڵەیەکی بچوو کە بەرامبەریان دەکرێت ڕاستەوە خۆ هەڵدەچن ئەم هەڵچوونە دەبی ئینسان خۆی کۆنتڕۆل بکە والكاظمين الغيظ والعافين عن الناس هەروەها کە عەفوش دەکا خەڵکیش دەبووری کە عەفوکردنیش جۆرێکە لەوەی کە ئینسان ضبطی نفسی خۆی بکە کە بتوانی لەو زۆرە کەسانە ببووری والعافين عن الناس دیارە کە عەفوی دەکەی تۆ حەق لە لای کەسیەکە والله يحب المحسنين خۆی پەروەردگار ئەم زۆرە کەسانەی خۆش دەوێت بۆی خۆی پەروەردگار ئەم صیفەتانەی کۆی کردووە لە نێوان متقین أعدت للمتقين والله يحب المحسنين تەماشا يعني ئەم صیفەتە جوانانەیە کە ئینسان بتوانی تەحەکم بذاتی خۆی بکە کەمال ببەخشێ لە پاشەوەی ڕکلێبوونەوەکە و تووڕەبوونەی خۆی مێشتەوە دەرنێخێ لە پاش ئەوەی هەروە لە خەڵکیش ببووری والله يحب المحسنين ئەم زۆرە کەسانە لە محسنین کەسانێکن چاکەکەرن کەسانێکی پێشەنجێشن
کەسانێکی پێشنگ خی پەروەردگار ئەم زۆرە کەسانێکە خۆش دەوێت بۆیە کەسی پێشنگ دەبێ بتوانێ کۆنتترۆلی بکە کۆنتترۆلی خۆی بکە کۆنتترۆلی خۆی بکاتەوە هەروەها پێشنگ دەبێت خۆی بگرێت هەروەها یەک لەو شتانەی کە دەبتەوەی تەحەکەم بالذات کە لەم سەردەمە بەڕاستی دەبینین پێشنگ دەبێت خۆی بگرێت لە چێ لە کاتی ڕەخنە و توانج وە جونێ و پێدان ئەمە زۆر بابەتێکی گرنگە لەو سەردەمی بەڕاستی کە دەبینین مسلمانە زۆر بەم بابەتە گریفتارن کە تەنها کەسێک دێ ڕخنەیەکی بەسیل لە بانخوازێک دێن یان ڕخنەیەکی بەسیل لە مامۆستایەکی ئاینی دەگرێت یان ڕخنەیەکی بەسیل داروێت لە زانکۆیەکان لە مامۆستایەک دەگرێت ئەم ڕخنەیە دەبێ کاتێک تۆ خۆت بە کەسێکی پێشنگ دادێت دەبێ بتوانێت ضەبتی نەفسی خۆت بکەیت بتوانی ئەو ڕخنەیە بە شێوەیەک لە شێوەکان بە ئیجابی تێبگەیت اینجا بە ئیجابی چۆن حتمما ئەو کەسەی کە ڕخنە دەگرێت زۆر جاروەیە تەمەشا خودی کەسە کە بۆ ڕخنە دەگرێت یەکەم کەس ئەو کەسە عیلاقەی پەیوەندی لەگەڵ تووسە پەیوەندی لەسەر ئەساسی محەبەت بی کەسێک ئەگەر بێت و توێ خۆش بێ ڕخنەیەک لێ ناگرێت گەر بێت و ئەو ڕخنەیە بێ بابرێن لە شکۆتدا مەبەستیوە نییە مەبەستی ئەم بابەتە نیە بەڵکو مەبەستی دەرخستنی چیە دەرخستنی ئەوەی کە تۆ پێویستە بەم شێوەی بیت تۆ بەرەو پێشتر بچیت تۆ بەرەو پێشتر بچیت بۆیە دەبێت کەسی پێشنگ لەم بابەتەدا دەسەڵاتی تەواوی بەسەرخۆی بکە ڕخنەی لێ دەگیرێت زۆر کەسێکی دڵفراوان بی نابێ بە ڕخنە بابرین هەڵسو کەوتەکانی بگۆڕی یان بەجێوێک لە شێوەکە ئەویش ڕەدی بەرامبەر بداتەوە چۆن تۆ ئەو ڕخنە دەگری تۆش ئەو سیفەتە ئەو سیفەتت لێیە نه ڕخنەکە بە شێوەک و یان توانج لێدان تعلیق لێدان مەرزی هەر کەسێک تۆ تعلیقی لێدای تۆ جوابی دێوە کاتێک تۆ کەسێکی پێشەنگی و تۆ کەسێکی بانخوازی پێویست ناکە پێویست جونێودان کە جونێودان کە جونێوت پێ دەدرێ ئەی کەسی پێشەنگی ڕاستەقینە و خایان پێەیە کە جونێکت پێ دەدرێت پێویست ناکات تۆ بێ بە هەمان شێوە بێ باسی ئەم کەسە بکەی شکۆی وی بشتێنی ئەم کارێکی کردیا کارێکی حرامی کردیا بۆی پێغەمبەر صلی الله علیه و سلم باسمان کرد کە کاتێک باسی الثقة بالنفس لا تكون إمعة ئیمعە چ بوو کە ئەو کەسە ئەگەر بێت و خەڵک چاک بکە ئەوش چاک دەکات کە خەڵک زوڵم بکە ئەوش زوڵم دەکات بەڵکو بە پێچەوانە بێ ئەگەر چاکیان کرد هەر چاکمی لەگەریە ئەگەر بێت و ستەمیشیان کرد ستەم نەکەی ئەگەر جنێویاندا جنێو نەدەی بۆیە پێغەمبەر صلی الله علیه و سلم لا تخن من خانك لا تخن من خانك ئەگەر بێت و کەسێک خیانەتی لێ کردین بخیانەت بکەین ئینجا وەرقیس على ذلك ئەگەر بێت و کەسێک جنێوی پێدەی تۆ دەبێت جنێوی پێ بدەی ئەگەر بێت و کەسێک تۆ بەعەمدەن کوشت کە تۆ پێویستە داوا بکەی کە ئەم کەسە چێ کە بۆ قیساسی لێ وەربگیرێتەوە نەت بەخۆت بچی بە شێوەیەک لە شێوەکان بەسی حەقەکەی وەربگرەوە ئەم بابەتە کە کەسی پێشەنگ دەبێ ضەبتی نەفسی خۆی بکە ضەبتی دەسەڵاتی خۆی بکە خاستن کاتێک لە مەسلحەت و لە بەرژەوەندی دەدرێت کە تەمەشا بکە ئەو کەسی لە مەسلحەتی دەدا ئایا لەبەر خودی خۆیتی یان لەبەر خودی ئاینەکەیتی ئایا پێویستی بە وڵامەیان پێویستی بە وڵام چ جۆرە وڵامێکیم بدەمەوە بۆ ئەوەی ئەو پەیامەی من هەیتم پەیامەکەم بەرەو پێشتر ببەم یعنی ڕخنە بیر بکەوە چۆن لە ڕخنە و توانزەکە سود وەردەگری نابی تەنها وەکو ئێستا کە دەبی تەنها دەبینی کۆمەڵە مسلمانێک تەنها ئیشیان بوویتەوە وڵام دانەوە یەکتر و ڕخنەگرتن لە یەکدا ئەوە کەنجی پێشنگ بوونە ئەوە کەنجی پێشنگ بوونە کەنجی بانخوازی ئەوە کەنجی بانخوازیە ئەو بابەتە بەڕاستی کە دەبی ئەم جۆرە کەسانە ضەبتی نەفسی خۆ بکەن ضبطی نفسی خۆ بکەن کەسێک نابتە پێشەنگێکی چاک ئەگەر بێت و تحكم بالذات نەکا وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ إنما الشديد الذي يملك نفسه عند الغضب کە تووڕە دەبێ ئینجا بەو شێوەی مرۆڤ دەتوانین نفسی خۆی بگرێت و بەڵام نفسی خەڵک بەدەستۆ نییە خۆ کابرا ئەگەر بێت و ڕخنەت لێ دەگری و هەر توانز پێ دەنا جونێو دەداتێ بەڵا کاکە بەرامبەرەکەم بگرن کاکە تۆ خۆ بگرە تۆ خۆ بگرە تاکو خوای پەروەردگار لەو جۆرە کەسانە دەی والعافین عن الناس والكاظمين الغيظ والعافين والكاظمين والعافين عن الناس والله يحب المحسنين كباسي تحكم بنفس دكين كباسي تغييرش دكين اللهم لم زور تغييرانا تغييرش إيجابي بي تغييرش إيجابي أم كده يضبطي نفسي خودك أو يضبطي نفسي خودك كلكاريشي خراب برو باش بسي ولا باش برو باش تربي بو إخوة بردقا باسي تغيير دكا كذلك بأن الله لم يكن مغيرا نعمة أنعمها على قوم حتى يغيروا ما بأنفسهم وأن الله سميع عليم خوي بروغار لم يكن مغيرا نعمة خوي جورا نعمتك لسر إنسان كان تغيير ناكا كديار نعمتي خوي بروغار
كنعمتك كنعمة خير نعمتك كم دكاتو أو نعمة قران كاري بس دادي أو نعمة قران كاري بس دادي أو نعمة كم زياد نابي يا هرنامي نبيك زاري باش أنعمها على قوم حتى يغيروا ما بأنفسهم تا نبته هو أوان تغييري نفسي خوانك أجر تغييري نفسي خوانك خواي بروك نعمتي تزور يندل أجر برو إيجابي سون أجر برو سلبي سون بهمان شواك كاتي تغييري نفسي خوانك اللي وشتي خرابة خواي بروك خرابة أنا بديني هل خواي بروك كاتي باز دكا إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم كواتلي تغييري نفسه هل وها كزورك ضبطي نفس كبيوسي بس بيوسي بقران كاريا كإنسان بتواني نفسي خوتيا كنترول كذا صلاتي شي بس هذا هبي تاكو كسي إيجابي لدرسي نكتنها تو أجر بيتو خلق تاكي كرتوش لقريان ساقبي هرو أجر خرابيان كرتوش لقريان خرابكي بل كده دبي إنساني أو زورة كسي كذا تواني ضبطي نفسي خوي دكا هرو الثقة بنفسها كلا شيء وكانتيا كببتا هوي أويسيا هوي أوي كأو زورة إنسانة كخوي بي كنترول بكاتو تاكو كسيشي إيجابي هروا بيشنجيشي تاكي يدرسي وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين. لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا.